هیران ناس بکە. هیران ساڵا 1952 بووە ناحیە. bi dûriya 73 kîlometran dikeve Bakurê Rojhilatê Hewlêrê. Navçeyeke geştyarî û gelek qeşeng e. Hejmara şêniyên wê 5411 kes in. Hîran û Nazenîn navê du xuşkan e, bûye sedem ku navên wan pêk vebêne gotin. Yekem car sala 1954 xwendingeh tê dihatine vekirin. Birinca bi sîrkeya Hinarê bi nav û dengtirîn xwarinên navçeyê ne. Malmana bara yana kimni kuşa bara badam ceynim be hazat safan basaf be mayale wara nali wa kuzun fet كمطيعي بريبيتا تشي ماشينا بازفاهمي خرالا سلاو عزیزان خۆشەویستان من هونەرمەند ڕێبین جەمال ئەمڕۆ بەیەکەوە هاتوینە دەڤەرێک کە دنیایەک جوانی لە خۆ گرتووە با هەمومان بەیەکەوە لە نزیکەوە ئاشنای ئەم دەڤەرە بین کە هیران و نازەنینە لەگەڵ پرۆگرامی کاروان با ئێمە سەفەرێک بەناو ئەو هەموو جوانیەدا بکەین. هەڵبەتە لە کوردستان هەر شوێنە و ناوێکی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە شەقڵاوە، کۆیە، ڕانیە، ئیتر هەر شوێنە و ناوێکی تایبەتی خۆی هەیە بەڵام جوانیەکەی ئێرە ئەوەیە کە هیرانە لەگەڵ نازەنین هەمیشە بەیەکەوە ناویان دێت ئەوە دەگەڕێتەوە بۆچی؟ پێستە چاو مێژوویەکان هەروە دیارە ئەو دوو ناوە زۆرێک نزیکن زۆرش پێکەوە دێن دەلالەت لەوەیەکەوە ئەو دوو ئاوەدانیە بە ناوی دوو خوشکرایە ئەوەی هیران ئێستا کە ئێمە لێ ڕاوەستاوین ئەوەی کاوکێتە ڕۆژهەڵاتی هیرانیش نازەنینە ئێرە پێگەی نەحەیە بەڵام ئەو گوندێکی گەورەیە ئەتوانین بڵێین شاگوندێکە هەمان کەش و هەوا و هەمان ئەرگاری ئێرەی هەیە یعنی هیچ جیاوازێکیان نییە لە ڕووی ژیان و گوزەرانی خەڵکەکە وشتەی حتا خاسیەتی باغ و باغاتەکان و هەمووشان وەکو یەکە واتە ئەوان دوو خوشک بووینەوە هیران و نازەنین بەڵێ واتە لە یەک بەرەبابن حتمما دوو شوێن بە ناوی دوو خوشک حتمما خزمایەتێکی بەهێزشیانە بێ لە نێوانە بێت ئەو دەبەرە نزیکە لە ڕێگای شاهانە کە وەختی خۆی بازرگانەکان پێیدا تێپەڕیون لە هەموو دەوڵەتە دراوسیەکانەوە هاتوون بێرەدا تێپەڕیون دەکرێت بزانین مێژووی ئەو جادەیە ئەو ڕێگایە ئەو کاروان چیانە کە بێرەدا تێپەڕیون دەگەڕێتەوە بۆ ساڵێکەی و خۆی ساڵانەکەی زۆر کۆنە دیار نییە بڵین کە چن بە پێی سەرچاو مێژوویەکان ئەڵێن ئەو شوێنانێ مەسەلەن ڕێگەی شاهانە لەو دەڤەری خۆشناوەتی نزیکە بە خۆشناوەتیدا ڕۆیە ئەڵێن لە زەمانی زوو ئاوریشم لە وڵاتی هیند و ناوچەکەی وەکو پاکستانەوە ئەفغانستانەوە بە ئێرانەوە هاتوێرە و هەم بەو ڕێگایەتە ڕاستەخۆ بەڕە و ئەوروپا ڕۆیە ینی ئەو کاتیکەوە ئاوریشم کاڵایەکی بازرگانی بەهێز بووە لەو سەردەمی خۆی بۆیە وای کردیە هەڵبەتە هەر شوێنێکیش بکەوێتە سەر ڕێگایەکی بازرگانی یاخود نزیک بێت لە بازرگانی خەڵکەکەی سوودمەندێکی سەرەکی ئەبێ لەو بوارەوە چونکە هەمووشۆی خەڵکی بێگانە و خەڵکی ئەوە ئەتوانی لە هەر نەتەوەیەکی بێگان دەتوانانی عەقلێکی لێوەگریت و بۆیە شارەزایشی زۆریان هەیە لە ناوچەکە و توانیتیان ڕۆڵی خۆیان ببینێن لە ڕووی بازرگانیەکەشەوە هەروە ئەوەش نەچێنەوە برێنەوە مەسەڵەن ناوچەی خۆشناوەتی بەگشتی ناوچەیەکی توانی بڵێن سەرچاوی ئاوی یەکجار زۆرە
سەرچاوی ئاوی یەکجار زۆرە هەرچەندە دەشتایی کەمە بەڵام ناوچەی شاخاوی و ناوچەیەکی شاخاوی و هەرچمان گوتن سەرچاوی زۆرە ژیانی زۆر کۆنا ژیان لەنە ژیانی مرۆڤ لەو ناوچەی زۆر کۆنە و توانیتیشان سوود لەو ئاوە زۆری ببینی کەوا بتانن باغ و باغاتێکی میوەجاتی زۆر گەورەدا بنێن و سوود لێ بنێن بۆ ئەوەی بتانن ساڵانە لە بەروبوومەکەی سەرچاوی ببێتە سەرچاوی ژیانیان. ئێمە لە زۆربەی شوێنەکان یاخود بە جوانتر بڵێم هەر شوێنە و بە شتێک مەشهورە دەناسرێتەوە. هیران و نازەنین هەنارەکەی زۆر تایبەتە بۆ باسی ئەو تایبەتی ئەو هەنارە دەکرێت لە بە تایبەتی لە هیران و نازەنین. سروشتی ناوچەکە هۆکاری هەرە سەرچێ لە بۆ جوانبوون و یاخود بەتانبوونی ئەو بەروبوومەی کە لە ناوچەکەی ئەڕۆیتن. ئەو ئاوە سازگارێ ئەو کەش و هەوا فێنکەی کە لێرە هەیە داری هەناریش پێویستی بەو ئەو هەوایەیە هەڵبەتە لە کەش و هەوایەکی گەرم ڕەنگە و تام و چێژەی نەبێتن. هیران شوێنێکی زۆر گونجاوی هەیە لە بۆ چاندنی هەنار بۆیە خەڵکەکە زانیتی سەرکەوتو ئەبێ لەو بوارەی توانێت زیاتر ئێتیمان بەو باری هەنار چاندنیدا بۆیە بتوانانی سارانە بەروبوومەکانی هەنار لێ دروستکات وەکو سرکە کە بەناوبانگیانە ناوچەکە. جگە لە هەنار چی دیکە وەکو هەنار لێرە ناوبانگی هەیە وەکو لەهجەی خۆشناوەتی کە برێن گەرازی لێە قازمانەی لێە کە لە زۆر جە پێرێن ئاڵوباڵ و یاخودیان ناوشتانە بەرام ئێرە پێگوتنی تایبەتی خۆی مەسەرەن گەرازی هەیە قازمانەی هەیە سێوی لێە توی لێە جگە لە شتانەش ئەتوانە سوودان لە شتی دیکەش وەرگەکە هەم لەو داروبارەی میوەجاتە نەبووە بەڵکو هەندێک داریان چاندێ وەکو بابڕێ ئێستا ڕێکە لێ ڕاوەستین ئەو دار چنارە جوانە ئەو دار چنار خۆی بەروبوو بە لە بۆ خۆیان لە بۆ ناوچەکە وەکو دار استفادەیان کۆسپینداریان هەبووینە ینی هەڵبەت هەر شوێنێک ئەگەر سەرچاوی ئاوی زۆر بێت زووتیارەکان زۆر کارامە بن لە چاندنی هەموو بەروبوومەکانی بەپێی وەرزەکان ئەتوان سوودمەند بن لێ. گەیشتنە خزمەتی بێزانخان وەکو سەرۆکی شارەوانی هیران بێزانخان بەخێر بیت. زۆر سپاس. چەند پرسیارێک ئاڕاستەی بەڕێستان دەکەین یەک لەوانە مێژووی ناحیەی هیران دەگەڕێتەوە بۆ کەی؟ سەرەتا بەخێرهاتنی بەرنامەکەتانەکەن بەرنامەی کاروان و کەناڵی 24 و سپاسی جەنابتان و ستافەکەتانەکەین و سپاسی ماندبوونتانەکە لەوەی دەبەرەکە ئێمەتان بەسەر کردەوە. خۆی ناحیە هیران لە ساڵی 1952 هیران بووە بە ناحیە. لەو کاتەوە سنووری ئیداری هیران وەکو ناحیە بەڕێواتێ و نزیکەی 16 لە بۆ 20 گوند کە سەر بە ناحیە هیرانە لەلایەن ناحیە هیرانەوە بەڕێواتێ. بە حکمی وەی کە ئێرە ناوچەیەکی گەشتیاریە خەڵک لە هەموو شوێنەکانی کوردستان و لە دەرەوەی کوردستانیش ڕوو لێرە دەکەن. ئای ئێوە چووەکۆ خۆتان چووەکۆ حکومەت چه خزمەت گوزاریەکەی پێشکەشی ئەو خەڵکێکن کە دێتە سەردانی ئێرە وەکو میوان دێت ئێوە چتان هەیە بۆ ئەوان کە پێشکەشیان کرد؟ طبعا وەکو کەوا هیران شوێنێکی گەشتیاریە من وەکو سەرۆک شارەوانی کەوا نزیکەی بۆ 3 ساڵە بێ دەست بەکاربووم لێرە ئەتوانم بڵێم وەکو لایانی گەشتیاری شوێنەکە خۆی سروشتی شوێنەکە گەشتیاریە وەکو بڵێن دەستکاریکردنی کە حکوومەت بێ پرۆژێ لێ بکایان شتێ بکە و دەستکاریکە ئەوەیان نا بەڵام سروشتی شوێنەکە سروشتێکی جوانی هەیە لەبەرەوەشە بۆتە گەشتیاری. وەکو سەرۆک شارەوانی هیچ خۆ وەکو خۆم شخصی خۆم کەوا خەڵکی ئێرەم و باو باپیرانم خەڵکی ئێرە بوون لە ڕووی گەشتیاریەوە گرنگی پێ نەدراوە بەڕاستی بڵێم دەڤەرەکەمان و شوێنەکە شوێنێکی تا حەدێکی زۆر فەرامۆش کراوە. ئیعلام ئەتوانێ تا حەدە کاری خۆی بکا لەمەیان لە ناساندنی شوێنە گەشتاریەکان. خۆی شەقڵاوە شوێنێکی بچووکە خۆم کە لەوێ ژیاوم بەڵام بەواستای ئەعلامەوە بۆ باوەستای ئەو خەڵکانێکەوە لە خواری عێراقەوە هاتن زۆر ناسرا بەڵام هیران ئەگەر بێت و گرنگێکی وای پێ بدرێ و لە ڕووی کارتی تایبەتەوە داوا لە حکوومەت
ئەکەینکەوا کەرتی تایبەت بێنێ و تۆزێ گرنگجی پێ بدرێ بڕوا بکە هەم بۆ شوێنەکە گرنگجێ بێ هەم لە ڕووی گەشتیاری و لە ڕووی ئابوووریەوەش قازانجێ بێ بۆ حکوومەت. بێجان خان تۆکو ئافرەتێک کە لە تەواوی بەرنمەکەی ئەم ڕۆماندا سەبارەت بەو دەڤەرە جوانە بەو سروشتە جوانە تەواویەوە کەسانی کە قسەیان بۆ کردین لە بەرنمەکان پیاو بوون تەنها کەسی کە ئافرەتی خۆشحاڵم ئایا تۆ بە تەنهای لێرە یاخود خەڵکانێکی زۆر هەن وەکو جەنابەت کە هەست بە بەرپرسیارەتی دەکەن بەڵام ڕێگایان پێنادرێت وەکو جەنابەت خزمەتی ئەو دەڤەرە بکە وەکو لایانی ئیداری تەنها ئافرەتم لە سنووری یاحیە هیران کەوا دایرێ بەڕێوە بەم وەکو ئەوەی کەوا تەنها ئافرەتم قسەم کرد بێت لەم بەرنمەیە مناڵم تەنها کەسم کەوا بتوانم دەربڕینم هەبێ لە بەرنمەکانە لە ناو هیرانە زۆر ئافرەتی زیرەکی لێیە زۆر ئافرەتی بەتوانای لێ زۆر ئافرەتی لێیەکەوە من لەو بڕواایەدا من لە من باشتر بتوانن بۆیان بڕەخسێ بەڵام ڕەنگە ئەم هەلەیە بۆ من ڕەخساوە بۆوان نەرەخسا بێ من وەکو کچە شەهیدێ وەکو ئەوەی کەوا باوکم ساڵانێکی زۆر خزمەتی کردووە و کە وەکو ئەو ڕێزانێکەوە لە باوکم نراوە من کچە شەهیدێ شانازیشە بۆ من خزمەت بە منتیقەکەی خۆمەکەم من ئەوە ناکەم بە ئەرک و بە منەت بەسەڵ خەرکەکەی خۆم من ئەبێ مەمنون بووم کەوا دەرفەتێکی وان بۆ ڕەخساوە منتیقەکەی خۆم و زێدی باو باپیرانم بە شێوەیەک ئەگەر کەمیش بێ خزمەتکەم بەڵام ئافرەتی زۆری لێ بەتوانە لێرە ڕەنگە ئەم هەلەیان بۆ نەڕەخسا بێ ئەگەر بۆیان بڕەخسێ زۆر زۆر لە من باشتر بەڕێوەیە بە ئێمەەوە بەرنامەی پرسیارمان لە خۆشەویستێکمان کرد ناوی کاک محەممەد بوو باسی هیران و نازەنینی بۆ کردین کە دوو خوشک بوون بەڵام بەڕاستی ئێستا تاقانەیەکی وەکو تویان بۆ زیاد بوو بوون بە سێ خوش. هەروەکو لای جەنابتان ئاشکرایە کە ئەم دەڤەرە پڕیەتی لە دنیایەک جوانی هەڵبەتە پەروەردەش بەشێکە لە جوانی ئەم دەڤەرە مامۆسای خۆشەویست مامۆسا فاخر بەڕێوەبەری پەروەردەی شەقڵاوەمان لەگەڵە کە پێمان خۆشە لە نزیکەوە ئاشنامان بکا بە پەروەردەی ئەم دەڤەرە کە ئێستا ئێمە لە بەردەمی یەکەم مەکتەبی دروستبوونی یەکەم مەکتەبی ئەم دەڤەرین مامۆستا دەکرێت پێمان بڵێ مێژووی ئەم قوتابخانە دەگەڕێت بۆ ساڵی چەند مێژووی ئەو قوتابخانەی لە ساڵی 1950 ساڵی کەم زار ئەو قوتابخانەیە دروست کرایە ئەو قوتابخانە خوێنی تێدا بەردەوام بووە هەتاکو و ئەنفالەکان لە دوای شاڵاوی ئەنفالەکان ئەو قوتابخانەش بەر شاڵاوی ئەنفال کەوتووەکو هەموو شوێنەکانی تری کوردستان دوای ڕاپەڕین دووبارە قوتابخانەیە نوێژن کرایەوە خوێندنی تێدا بەردەوام بووە و خۆشببختانە ئەمە قوتابخانەی کێشمان هەبوو لێرانە لە خوارێ قوتابخانەی دواناوەندی هیران هەیە و هەر لەو ساڵەدا باخچەیەکی منداڵانی تیا دروستکرایە عیندەکاتە سێ قوتابخانە بەو ناوەی قوتابخانەی هیران قوتابخانەی دواناوەندی هیران واروە باخچەی منداڵانی هیران خوێندن تیاندا بەردەوامە خۆشببختانە و بۆ ژمارێکی زۆر لێرانە لە قوتابیان دەرچوونێ لە قوتابخانە و ژمارێکی زۆر ئێستا پەرە بە خوێندنیان دەدەن و لە هەمووشی خۆشتر ئەوەیە ژمارێکی زۆر لە مامۆستایان خەڵکی ئەو دەڤەرینە لێرە خزمەتی سنوورەکەی خۆیان دەکەن و ئەمە شۆک بەڕێبەرات فرۆدە شەقڵاوە لە خزمەتیان دەبین چی پێمان بکرێ لە دابینکردنی مامۆستا لە دابینکردنی کەل و پەل تەقسیریان لە بۆ ناکەین و هەر سەرکەوتوون مامۆستا لەو دەڤەرە هەڵبەتە کۆمەڵێک مامۆسای لە سۆزی وەکو جەنابتان کە دەوری سەرچیان لە پێگەیاندنی قوتابیان و خوێندکاران هەیە لێرە تا ئێستا هیچ شتێک هەیە کە لای ئێمە ئاشکرا نەبێ و ڕوون نەبێ کە جەنابتان نزیکی ئەو دەڤەرن کە پێمان ئاشناکەن مەسەڵەن بۆ نمونە دەرچووی یەکەمی پلەی یەکەمی سەرئاستی ئەو دەڤەرە پلە دووەمی سەرئاستی ئەم دەڤەرە لەوە نیتمان بەڵێ ئەو شتانیان نییە ینی پلەیەک و پلە دووانێ تێدا نییە بەس خەڵکی زیرەکی تێدا خەڵکی هەڵکەوتوی تێدا هەیە مامۆستایە بەڕێوەبەری قوتابخانەیە هەیە خوێندنی دیکەی تەواو کردی لەوانێ بەکالۆرس و دکتۆرایان تەواو کردبی ئالەوان ئێستا خەڵکی هیرانە بەس لە هیران دانانیشی وانیان هەیە زۆریان هەیە خەڵکی زیرەکیان تێدایە خەڵکی شاعیر و هونەرمەند و
ئێستا ئێمە لە بەردەم مێژوێکی کۆنی ئەم دەڤەرین کە گرباپیرە. مامۆستا سەربازی خۆشەویست دەکرێت ئاشنامانکەی بە و مێژۆ جوانەی کە لەو دەڤەرە هەیە. زۆر سپاس کاکە ڕێبینجان. ئێمە گەر بە شێوەیەکی گشتی باس لە مێژووی ئاوەدانی و شارستیانەتی کۆنی ئەو دەڤەرە بکەین، دەبێت پشت بەوە هەندێک بەڵگە ببەستنی چ ئەوانەی وەکو پاشماوە شوێنەوارەکان چ ئەو تابلوانەی بە نووسینی مێخی تۆمار کراون. سەبارەت بە مێژووی ئاوەدانی دەڤەری خۆشناوەتی بەگشتی کەوتۆتە ناوچەیە کە بە چەندین زنجیرە چیا دەوردراوە. هەرێک لەو زنجیرە چیانش کۆمەڵەیەک ئەشکەوت و دۆڵ و گردی تێدایە کە شوێنەواری کۆنیان تێدایە، بەڵام وەکو ئەوەی کە تا ئێستا ئیشی لەسەکرابێ ئەشکەوتی کاوانیان و ئەشکەوتی خرواتانە. لەو دوو ئەشکەوتانە ئەو پشکنینە سەرپەیە دەری خست کە مێژووی ئاوەدانی لەو دەڤەرە ئەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی ناوەڕاست. بەڵام ئەگەر وەک جەنابش باسکار و گردباپیر و دەیان ناوچە دیکە شوێنەواری دیکە لە دەڤەرەکەدا هەن، ئەگەر پشکنیان بۆ بکرێ یا ئەگەر بە شێوێکی زانستی لیان بکۆڵێتەوە بێگومان زانیاری ورتر و ڕوونتر دەردەکەون. سەبارەت بە شارستانیەتەکەشی ئەوە لە تابلۆ مێخیەکان بەدەیان تابلۆ مەخی هەن کە تابلۆ شاهانەیان پێ دەڵێن باس لە شوێنەکە بەگشتی دەکا و باس لە چەند شوێنێکی باس لە دەڤەری خۆشناوەتی دەکات. حەزەکەم ئەوەش ڕۆم بکەمەوە کە دەڤەری خۆشناوەتی بەگشتی کەوتۆتە نێوان دوو شارستان، شارستانیەتی زاگرۆس و شارستانیەتی میزۆپۆتامیا. بەڵام ئەوەش دەبی بڵێم کە لەو دەڤەرە بەگشتی لە هیران و لە شەقڵاو دۆری هیرانیش بەدەیان کەرستە دۆزراتەوە پاشماوە کە ئەوانە دەلیلن دۆ ئەوەی کە بە بەردەوامی لە سەدەکان ژیانی تێدا بەردەوام بووە. ئەی مامۆستا سەرباز لەبارەی ئاینەوە چی لەو دەڤەرە وا تا پێک هاتەکانی ئاین؟ سەبارەت بە لایەنە ئاینەکەی وەک لە بەڵگەنامەی ئاشوردانی دووەم داهاتوە کە هێرشی کردوتە سەر ناوچەکە، باس لەوە دەکە کەوێ ڕای بە تاڵان بردننی سەروەت و سامان و دانەوێڵە و مەڕووماڵاتی ئەو ناوچەیە، باس لەوەش دەکە کە بوتی خواوەندەکانیشی لە بردووە خستوێتە خزمەت خواوەندەکانی خۆیان. بۆ نمونە ئێستا لە زۆربەی شوێنەکان بۆ نمونە کۆیە ڕەواندز مەسەلەن دڵنیام لێرە شەر هەیە گەڕەکی جوولەکان هەبووە، قەبرستانی جوولەکان هەبووە. ئایا بە حکمی ئەو کۆنیە ئێرە بە حکمی ئەو شارستانیەتی ئێرە جوولەکەکان قەبرستان یاخود شوێنەوار یاخود ئەو شتانەیان کە ئێستا لێرە نەماون لێرە هەرماوە؟ بەرێ جگە لەوەی کە لێرە هەن کاکڕێ مەمەد لە شەقڵاوە لە دەوروبەری هینان زۆر هەتا گاتە شەقڵاوی چەند مەزارگەکن هەیە کە ئەوانە مەزارگەی هاوبەشن، ئەوانە لە شوێنەکان دیکە زۆر دەگمەنە. ئێستا بۆ نمونەمە لە شەقڵاوە دۆڵێکن هەیە هەم مسلمانەکە هەم مەسیحیەکە هەم جوولەکان دەی هاوبەشن، هەر بەئی خۆیان زانێت. دڵی بولبول لە دەوری باغی گوڵیاری نەکات چ بکە، لە تاوی غونچە هەردەم شیوەن و زاری نەکات چ بکە. زەمانی لەزەتی ڕۆیی و دەوری زیلەتی وا هات، ئیتریاران لە مەولا ڕوو لە دڵداری نەکات چ بکە. کاتێک شۆڕ دەبینەوە بۆ ناخی خۆشناوەتی هەمیشە خاڵێک لە جوانیمان بیردێتەوە، لە ئەدەب، لە ڕۆشنبیری، لە فکر، لە کتێب، لە شێعر، لە ئەدەبیات. بۆیە ئێستا لە هیران لە سەرمەزاری شێخی شاعیران سافی هیرانی پێمان خۆش بوو چەند پرسیارێک ئاڕاستەی ئەزیز و خۆشەویست کاکە بێکەس هەمەقادر بکەین. بەخێر بێ کاکە بێکەس. پێمان خۆشە وەکو بێکەس هەمەقادر بینین و ڕوئیات لەسەر دەڤەری خۆشناوەتی لە ڕووی ئەدەبیات و ڕۆشنبیریەوە چییە؟ خۆی خۆشناوەتی دەڤەرێکی فراوانە، ینی ناکرێت قیسی بکلێک مووقع. لە بواری ڕۆشنبیری یان پێشکەوتنی ڕۆشنبیری حتا ڕۆشنبیری کۆمەڵایەتی لەو دەڤەرە مرۆڤی جوان هەرکەوتووە. بە نمونە دەکرێگە باسی چیرۆک بکەی،
محەممەد مەولود مەم بەڵێ یەکەم چیرۆک نووسیە و منطقەیە ناو ناوچەیە بەڵێ باسی بواری ڕۆژنامەگەری دەکەی سەرنووسری ڕۆژنامەی کوردستان خەڵکی و منطقەیە خۆشناوەتیە سەرنووسری زێردەی کوردستان لە کۆماری کوردستان لە مەهاباد ئێرەش جیانیە لە شوێنەکانی تر کەلتوری جیازیای لێ بەڵام ئەو کەلتورە هاوبەشە چییە لە نێوانی ئێرە و شوێنێکی تر ئەو کەلتورە هاوبەشە جگە لە بۆ نمونە ئیسلام و مەسیحی و جوورەکە بەیەکەوە بوون بۆ نمونە تەچیەکان چه خاڵی هاوبەشی تر هەیە لە نێوانی ئێرە و شوێنەکانی خاڵی هاوبەش زۆر بووە بە نمونە ڕۆژێک لە ڕۆژان نەهاتوونە لە تەچیەک بڕیاری قەداغکردنی کەول بدەن کە دەزانن برانی مەسیحی و ئەرمەنوانە خوارکیان و لایەن ئاسایی بووە ئەها لەوانە لە کەلتوری ئیسلام و لە ڕێگایمە قەدەغەبی یاساغبی بەس لەبەری ئەوان تێدا ژیانە ئەوە ئاسایی بووە ئەوە نەهاتێ بیتە بەربەز بۆی ئەو تێگەیشتنە مەسەلەی بینینی ژن ئازادی ژن کوشتنی ژن نەبووە زۆر دەگمەن ینی یان کارکردنی هەرەوەزی پێکەوە ژن و پیا و کوڕوکت لەو ناوسەی ئەوەش ئەکی تەسیراتی ژینگەکە تەسیراتی تێکەڵاوبوونی دیانەت و قەومیاتریش بووە پێمە ئەوە سەرچاوی لەوە گرتووە زیاتر هەستی تۆ وەکو ئەدیبێک سەبارەت بە شاعری گەورە سافی هیرانی چییە؟ ئەم پێم وایە سافی یەک لەو مەدرسانەیە وەکو چۆن نالی جەزیری ماوەی هەبووە لەو دەڤرش سافی هیرانی هەبووە ئەگەر چی ئەو احتیمامای بە شاعری تردراوە کەمتر بە سافی هیرانی دراوە لە هەموو بوارە ینی بەنمونە دیوانی سافی هیرانی دەبووە چەندی جار چاپ و بڵاو بکرێتەوە هەنی جارێک دوزار کرابی سافی هیرانی کە ڕەمزی شعرەیان مەدرسەی شعریە لەو ناوچەیە دەکرا پەیکەرێکی نازدارتری بۆ بکرێ دەکرێت کە کەسێک بۆ گەشت و گوزار دێت ئەو ناوچەیە بزانی ئەو ناوچەیە بەس هەنار و ترێ و ئەو سروشتەی نییە شاعری گەورەشی هەیە هونەرمەندی گەورەشی هەیە چیرۆکنووسی گەورەشی هەیە ئەن تو دەی باسی چیرۆکی کوردی دەکەی باسی مێژ و چیرۆژ کوردی تو مەم وەکو سەرەتایی چیرۆکی کوردی باسی ڕۆژنامەگەری کوردی دەکەی لەو ناوچە سعید ناکام لەو ناوچەیە وە کەسی یەکەم دێ لە سەرەتای سەرەتای کامووینا ئەو ناوچەیە خەڵکەی لە بواری ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی ئەگەر لە پێش ناوچەکانتر نەبی لە دوای ناوچەکانتر نەبووە جێ نەماوە ئێستاش بەردەوامە تو ئەگەر دەی مەسەرەن بای سافیرانی دەکەی خاڵە تاهیر شعرەکانی سافی دەڵێتەوە نوێترین ترازی گۆرانی ئێستا سەعات ناکەریم دەیرێتەوە جەنا بدەیت و فلان دێت پێم وایە ئەوانە بەشەشی ڕۆعینە بۆ هەر ئینسانێک شتی جوان هەمیشە بە جوانی دەمێنێتەوە بۆیان پێم وایە بۆ من و بۆ ئەوانەی وەکو من تێگەشتیان هەیە بۆ ئەدەب و هونەرەوانە ئەو شتان ئینسان شانس پێ بکە بە جوانی بیان بینێ ئەوەش ڕاستە لەو دەڤەرەی بووە بەڵام یەو دەڤەرێنی ئی هەمووانە شتی جوان و داهێنانی جوانی هەمووان بەڵنیایەوە کاتێک ئێمە باسی سافی هیرانی دەکەین دنیایەک لە جوانیمان دێتە بەرچاو و سافی هیرانی ئەو ئەستێرە گەشاوەیە کە هەمیشە لە ئاسمانی ئێمەدا دەدەرەوشێتەوە بەڵام ئەو پرسیارەی من دەمەوێت لە کاکە بێ کەسی خۆشەویستی بکەم ئەوەیە جیاوازی نێوانی سافی هیرانی لەگەڵ هەموو ئەو کەڵە شاعیرانەی کە ئێمە بەقەت سافی شانازیان پێوە دەکەین چییە؟ وەکو باسم کردم پێم وایە مەسلە ئەدەبیات لە کاری داهێنان لە هونەر بەگشتی هەر کەسە و تایبەتمەندی خۆی هەیە هەر کەسە و تو دەکرێت لە شتە جوانەکانی ئەو یەکەم شێت ئەدەب شتێکی ئینسانیە ئەدەب قەتیس ناکراوە بۆ ناوچەیەک بۆ نەتەوەی پێش هەموو شتێک ئەدەب ژانرێکی ئەدەبی جیهانیە بۆ هەموو مرۆڤایەتیە لەوانەیە کەسێک لە ئەمریکای لاتین شعرێکی سافی بۆی بخینیان بۆی تەرجمە بکەن لەوێ ئەحساس بکە خۆی لە ناو شارە بینتەوە بۆ ناڵی هەروە بۆ ئەدیبانی تری هەروە بڵێ تەسیراتی چێ لەسەر حتمما تەسیراتی هێچکۆ بەردەوامی ئەدەبیات و ئیشکردن لەس ئەدەبیات تەسیراتی ئەو شاعیرە گەورانەیە تومایە تۆ ئەمن هەمیشەوەم گوتووە کوردێک شتی هەیە شانازی پێ بکە لە چاو میلەتانی تر ئەویش لە ئەدەبیات شعرە
شعرە دەتوانی هەمیشە نەکشان لە شانینەتەوەکان تودا بەڵکو لە پێشەوانش بێت چکە بوو لایەنە ئینسانیەکە لایەنە جوانیەکە چکە هەموو ئینسانێک بە تایبەتی داهێنەران ئیش لە سەو نقطەی دەکەن تو ئەگەر شتێک جوان نەبوو ئۆتۆماچێن هەم شعرەکە هەم کەسەکە نامینێ ڕژ دەبیتەوە ئەگەر جوان بوو دەمینێتەوە ئەوە چێ دەیکە ئەو داهێنەرێ ئەو مبدعەیە کا دەیکە ئەگەر نەبوو ئێستا تو دەی ناوی سافی هیرانی دەینی بۆ ناوی نالی دەینی بۆ ناوی جەزیری دەینی پاشە خۆ سەردەمی سافی دەیان خەڵسلۆک و سافی نیسیوانە بۆ ئەو ناوان نەماون سەدان خەڵسلۆک و جەزیری بۆ ناوان نەماون ئەم پێم وایە سەردەمی خاڵە تاهیریش لەوان دایان وەکو خاڵە تاهیر حینەوە گۆرانە گوتن نەماون ئەوانە دەمینێن ئەوە ئیبداعە ئەوە ئەدەبی ئینسانیە پێش ئەوەی ئەم برێم سافی هیرانی ئی هیرانەیە ڕاستە ئێرە بەڵام ئێستا سافی ئی هەموو ئینسانێکی جوانە ئینسانێکی جوانی دەبینەوەی چێر لە جوانی دەبینێت حريفان دسكب النغم اخواني اي مطربي حريفان دسكب النغم اخواني اوازيتو يهبوذ ودفعك غماني اوازيتو يهبوذ ودفعك غماني ئێستا ئێمە لە تەچەی کاشی هیرانین کاکە گۆڤەن دەکرێت پێمان بڵێ سەرەتای دروست بوون و سەرەتای لەدایک بوونی ئەو تەچەیە دەگەڕێتەوە بۆ چه سەردەمێک و لە سەردەستی چێش ئەم تەچەیە دروستکرا و بنیاتنەرە و تاوەکو ئێستاش بەردەوامی هەیە سپاس سەرەتا زۆر بەخێر بێن کاگرێ بنجان سەرەتای دروستبوونی ئەو تەچە دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 450 ساڵ پێش ئێستا بڵێن لە سەردەمی شێخ سلەیمان کە میری سۆریان پێگوتیە ئەو کاتە میر بووە میری سۆر بەناوبانگ بووە لەو منتیقا بەڵام لەگەر هاتنی شێخ تەهای بتلیسی کە لە سەردەستی شێخ تەهای بتلیسی تۆبەی کردیە و تەریقەتی شێخ عەبدولقادری گەیلانی وەرگرتیە لەو کاتەوە ڕووی لە خواپەرستی کردیە و ئیدی شوێنێک وەکو ئێستا نەبووە بەڵام هەر ئەو مەقامە و ئەو تەچەیە هەر هەبووە لە سەردەمیەوە دەستی پێکردیە وەکو شوێنی خواپەرستی و زکر و ئەوانە زۆربەی ئەو شوێنانەی کە زکری تێدا دەکرێت زۆربەی ئەو شوێنانەی کە تەحلیلەی دینی تێدا دەکرێت بە شێوەی ئاینی بە شێوەی مەقام دەوترێت زیاتر لە تێچەیەکان بەدیکراوە ئێستا ئەوەی کە ئێمە مەبەستمانە وەکو هەموو ئەو تەچیانەی لە کوردستان هەیە بۆ نمونە ئێرە تەچەی کاشی هیرانیە تەچەی تاڵەبانی هەیە لە کەرکووک چەندین تەچەمان هەیە لە چەندین شوێنی جیازیە دەکرێت ئەو جۆرە جیاوازە بەردی بکەین لە بینی تەچەیەکان چ جۆرە جیاوازیەک هەیە لە بینی تەچیەکان بۆ نمونە تەچەی تاڵەبانی ڕەنگە تایبەتمەندی خۆی هەبێ تەچێ کاشی هیرانی تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندی تەچەی کاشی هیرانی چیە دەکرێت بزانین پێم وایە تەچەیەکان و تەریقەتەکان و ئەو ژینگە و ئەو شوێنەی ئەو تەچەی لێیان ئەو مەقامەی لێیە بە پێی شوێن و جوگرافیا هەندێک دەگۆڕێ بەڵام زیاتر یعنی سنا لەسەر ڕێڕەوی ئەو تەریقەتە دەکرێت تەریقەتی تەچەکاچی هیرانی بڵێن تەریقەتی قادریە شێوە زیکرەکان لێرە ئەوەیە کە مەسەرەن شەوانە مەسەر تەحلیلات و تەزبیحات و ئەوانە دەکرێت پێنج شەم لەسەر جومعە ئەوانە مەسەلەن جۆرە دانیشتنەکی غەزەل خوێندنەوە و زکر و مەولود و ئەو بابەتانەیە زیاتریش لە مناسەبەکانی مەولود نەبەوی و لە جەژنەکان و لە بۆنە ئاینیەکان زۆربەی کات دەروێشەکانمان دێن تەبعاً دەروێشەکانی مە زۆرن بە سەدان و هەزارانن لەسەر حدودی تورکیا و ئێران و سیدەکان و دەشتی هێرتێ و لۆلان و ئەوانە هەمووی جگە لەوەی لە منتیقەی خۆشمان ماسووبیەت و دەروێشایەتی و ئەوانە مەسەلەن هەمووی هەیە لێرە بە نسبەت تەچەیما
زیاتر کە دێن لێرە مەسەلەن لە جەژنەکان زیاتر دەف لێدان و زگرخینەوە لەسەر دەمی خۆی زیاتر زەرگە لێدان و شیر لێدان و ئەوانە هەبووە بەڵام لەو سەردەمەی ئێستاماندا کە کاک مەلاسانیە پۆستنشینی سافیە لێرە کەمتر حەزی لەو شیر لێدان و زەرگە لێدان و ئەوانەیە و جا ئێستا ئەو بابەتە تۆزە کەم بۆتەوە یعنی وەکو جاران نەما. کاکە گۆڤەن ئێرە وەکو مەدرسەیەکی جوان دەبینرێ ئەگەر لە لای خەڵک تەچیە لای من مەدرسەیە مەدرسە وەکو پێگەیاندنی خەڵکی جوان وەکو پێگەیاندن لە زیکر لە مەقامات لە هەموو ئەو شتە جوانانەی کە لە هونەردا کاریان پێ دەکرێت کامانن لەو هونەرمەندە گەورانەی کە پەیوەندێکی پتەویان لەگەڵ ئێرەدا هەبووە کە شەوانە یاخود بە ماوە کۆبوونەوە و گۆرانی و زیکر و دنیایەک جوانی کە لێرەوە لەدایک بووە ئەو هونەرمەندانە دەکرێت بزانین چێن وەڵام من سەرەتا دەمەوێت بەر لەوەی جوای پرسیارەکەی جەنابت بدەمەوە دەمەوێت یەکشت بڵێم کە سافی جگە لەوەی کە شاعیرێکی بەناوبانگ و گەورە بووە جگە لەوە زۆر حەزیشی لە دەنجی خۆش بووە زۆر حەزی لە دەنجی خۆش بووە دائیمەن لەبەر ئەو هۆکارەش بووە دائیمەن زۆر لە غەزەلخوانە باشەکان و مەقام بێژە باشەکان و ئەوانەی کە زۆر دەنجیان خۆش بووە لە دەورەی سافی بووینە زیاتر شعرەکانی سافیان گۆتیتەوە نمونەک لە بۆ جەنابت دینمەوە یادگاریەکی سافیە کاتێک وا بزانم مامۆستا مەلا محەممەد تەبعەن لێرە ڕێزسڵاوم بۆ هەیە ڕێزسڵاوی هەموو بنەماڵی کاچی هیرانی بۆ مامۆستا محەممەدی مەلا مستەفا لە بەرەوەی بەڕاستی زۆر ماندوو بووە بە کتێبەکەشەوە بەڵام لە کتێبەکەی باسی ئەوە دەکات دەڵێ سافی کاتێک لە مووسڵ بووە بە جەیەکدا ڕۆیشتە دەروێش و مەحسوبی لەگەر بووە جێی لە دەنگەکی زۆر خۆش بووە بە دوو ئەو دەنگەدا ڕۆیشتیا چوویتە ژوورێ نەیزانیا شوێنەکەتیەش کە چیتە ژوورێ بار بووە بار بووە ئەو دەروێش و مەحسوبانەی لەگەر بووینە تووشی ئەحراجیەک بووینە نازانیت بکەن کاکسافی دانیشتە ئەو بارمەنە هاتیە داوای کە دەگوتی فەرمووی چ دەخۆنەوە ئەویش ناوی مەشروب شتەکانی نەزانیە بڵێن بە کەیفی خۆت مەشروبەکە دانرایە جهتا جێی لەو دەنگە خۆشەی تەواو بووە هەستایە پارەکەیدا ڕۆیشتینە بە بێەوەی دەستکاری هیچ شتێک ئەو کابرا تەعجوب ماگوتی ئەوانە چ بوون هاتن و دانیشت ڕۆیشتن بەهەرحاڵ ئەوە یەک لە نمونونەکانە کە سافی زۆر عشقی دەنجی خۆش بوو کوڕەکانی سافیش کاک مامەشێخ بەناوبانگ بووە و لە شعر نووسینیش بە سۆزی بەناوبانگە مەقام بێژەکی زۆر بەتوانا بووە حتا لەگەر علی مەردان مامۆستا علی مەردان دانیشتی نەبێکەوە زۆر معجب بووە بە دەنجی ئەو کابرایە مەقام بێژەکی زۆر بەتوانا بووە بەڵام بەداخەوە لەبەر بەهۆی ئەوەی لەسەر تەلەڤیزیۆن و ئەوانە دەرنەکەتیە بەڵام بە کاسێتی بەوانە دەنجی هەیە
ئوستاز بووە لە مەقامات یعنی ئەمن پێم وایە هیچی وای کەمتر نەبووە لە علی مەردان لە مامۆستا علی مەردان عفوو جگە لەوەش خەڵکی دیشمان هەبوو مەسەن دەروێش عەبدوڵڵای دەفزەن حاجی عەبۆی دەفزەن حاجی عەبۆ زۆر بەناوبانگ بوو یەک لەو دەنگانە بووە کە لە شێوەی دەنجی سەید عەلی ئەزغەری بووە دەنگەکی زۆر بەتوانێ بۆ حاجی ئەبۆ لە سەردەمی کاک سافی و کاک عەلی و ئەوانە هەر لێرە مایتەوە یعنی بەردەوام لێرە بووە لە دانیشتەکان و لە سەردانەکانی کاک سافی و لە هەموو مناسبە دینی و ئاینیەکان و مەولودەکان و سەردانەکان حاجی ئەبۆ لەگەر بووە دەنگەکی زۆر خۆشی هەبووە جگە لەوەش لە سەردەمی مەسەلەن مامۆستای گەورە تاهیر تۆفیق زۆر سەردانی تەچەی کردیە کاک سافی کە چوویتە کۆیێ مامەسێوە خوا لێی خۆشبی ئیدر ئەوانە هەمووی کاک سافی چووە لێ خڕبووینەوە کاک لە سەردەمی کاک عەلی هەر تەواجودیان هەبووە مامۆستا تاهیر تۆفیق هەتا لێرە لە سەر جۆگەی ماڵی ئاغای پێدەرێن لێرە مایتەوە کە خوارزای سافینە بەدەیان شەو مایتەوە و ئەو بەو دەنگە خۆشەی دەیانگوت هەموو هیران جێ لێ ڕادەگرێت هەتا درنگانی شەو بەو دەنگە خۆشەی گۆرانی دەگوت بەدەیان شەوە بۆ مەسەن شتێک دەڵێن دەرێن شێخ عەبدولکەریم مامە شێخ لەسەر کەپروشتیوا هەبووە لەسەر کەپری خۆی بووە نووسیا کاتێککە حاجی ئەبۆ غەزەلی گۆتیا مامە شێخ لە جێی خۆی لەسەر کەپرێ جوابی دایتەوە گچکە بووە دەرێت کاک سافی لەوێ ڕائشکی دەنجی مامە شێخیش بووە لە زۆربەی ئەو بەرگە و بابەتانەی لەسەر ئەم دەڤەرە ئەمڕۆ باسکران هەڵبەتە وەرزشیش یەک لەو بابەتە جوانە تایبەتانەیە کە لەو دەڤەرە سەری هەڵدا و دنیایەک جوانی بەخشی بە هەموو چواردەوری خۆی ئەو دوو ئەزیز و خۆشەویستانی لەگەڵمان کاکە نەوزادی خۆشەویست و کاکە بڕیارن کە لە دوو تەمەنی جیاوازە وەرزشیان پێشکەشی ئەم شارە و لەم شارەشەوە پێشکەشی هەموو ئەو شارانەیان کردووە یاخود لەگەڵ هەموو ئەو شارانە بەشدار بوون کە هونەری وەرزشی ئەو شارەیان گواستوەتەوە بۆ شارەکانی تر با لە کاک نەوزادەوە دەست پێ بکەین بابزانین لە سەردەمی کاکە نەوزاددا وەرزش لەم دەڤەرەدا چۆن بوو. زۆر سپاس سەرەتا بەخێرهاتنی کاک ڕێبین و ستافەکەیەکن کە لەو کات و ساتەی بەو نیوەشەوە هاتنە هیران و هیرانیان بەسەر کردەوە بۆ بواری وەرزش و بواری هونەری و کۆمەڵێک بواریکە هەر لە سەرەتای هەفتاکانەوە لێرە تیپی بالەی هیران هەبووە لە پێکاتەی کۆمەڵێک کەسی زۆر باش یەک ناکرێت هەموناوەکان بینم مەسەلەن لێرە شێخ سلەیمان و سمکۆی قادر عاجی و ئەحمەدی مامەلەعیز و ئەوانە بوون ئەوان گروپێک بوون کە گروپێکی زۆر باش بوون لە هیران وەکو تیپی بالەی هیران دوای ئەوان لە ساڵی 1982 بۆ 1983 ئەمەش گروپێک بوون لێرانە تیپی بالەی هیرانمان پێکینا لە ساڵی 1982 تا ئەو کاتێک کە هیران تێکچووکاتی ئەنفالەکان دوای ئەوەش لە ساڵی دوای ڕاپەڕین ساڵی 1992 هەستاینەوە بە دامەزرانەوەی تیپی بالەی هیران هەم تیپی
هەم یاری شەق و تێنسو شەترنج و ئەوانە لەو کاتە کۆمەڵێک گەنجی زۆر باش لە تیپی بالەی هیران خۆیان دیتەوە ئێستا شەندێکیان لە تیپی بالەی سلەیمانین لە دەرەجەیەکی کوردستانن یاریسی زۆر باشیان لێ دەرچوو ئاستی وەرزشی جاران کە جەنابتان تێدا حزورتان هەبووە لەو سەردەمەدا کە لەگەڵ دنیایەک مەعاناتی ئەو کات بەڵام وەکو جەنابەت باسی دەکەی هەموو شتەکان بە مەعاناتەوە جوان بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا سەرکەوتنی زۆر گەورەتان لە وەرزشدا بەخۆوە بینیوە عامی وەرزش لە هیران بەڕاستی یانی لە عامی وەرزش زۆر باش بوو نەکرد لە بالە بەڵام بە دەرەجەیەک لە بالە زۆر باش بوو یاری شەق زۆر باش بوو تێنسی سەرمێک زۆر باش بوو لە ئاستی شەترنج مەسەلەن یاریزانی زۆر باشمان هەبووە لێرانە لە مەسلەی شانۆکاری زۆر باشمان هەبوو بەڵام هەمیان خۆڕسێک بووینە گەنجەکان لە خۆیانەوە ئەوەندە خولیای ئەو خولیای وەرزش و شانۆ و کۆمەڵێکش لە بابەتانە بووینە بۆیش مەسەلەن برێن کۆمەڵێک شتی جوانی لێ دروست بوو لە هیران دێمەوە لای کاکە بڕیاری خۆشەویست بابزانم ئەو لە تەمەنی گەنجی ئێستای وەرزشی ئەم دەڤەرە چەندە خۆشحاڵە یاخود چەندە نیگەرانە من نازانم نیگەرانی و خۆشحاڵیەکان بەڕاستی بەڵام دڵنیام لەوەی کە هەڵبەتە ئەو سەردەمەی کاکە نەوزاد پێدا تێپەڕێەوە بە دنیایەک ناخۆشیدا تێپەڕین بۆیە سەرکەوتنی زۆر گەورەیان بەدەستێنا لە ئێستادا ئێوە وەکو گەنجانی ئەو دەڤەرە وەرزش لەو دەڤەرە چۆن دەبین سەرەتا بەخێراتنی بەرنامەکەتان و کەناڵە جوانەکەتان دەکەین کە ئەرک و مادبوونتان چێشا لە بەیانیەوە تا درەنگانی شەو خۆتان ئامادە کرد بۆ خزمەتکردنی هیران بەخێر بێن سەرچاو من وەکو گەنجێکی ناحیە هیران خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە مەسەلەن لە کۆنەوە وەرزش لە هیران باو بووە لە هەموو ڕوەکانەوە لە تۆپی بالا لە تۆپی پێ لە تێنسی سەرمێز لە گشت ڕوەکانەوە وەرزش بەعام بەرەو پێشچوونێکی باشی بەخۆی و بینیوە سەرڕای ئەو وەزع ناخۆشە و قەیرانەدارای ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەڵام هێشتان هەر باشە هەر بەرەو پێشچوون دەڕوا سەرڕای هەموو شتەکانی تریش کۆمەڵە گەنجێکی خۆبەخشمان هەیە دوو ئەکادیمیای تایبەت بە تۆپی پێ و دو تۆپی بالا دامان مەزراندووە وەکو لاوانی هیران لەسەر ئەرچی خۆمان و ئەرچی یاریزانان توانیمانە بەرەو پێشچوونێکی جوانی پێوە ببینین بتوانین بچین لە شوێنی تر وەکو ڕانیا شەقڵاوە هەریر هەولێر دووکان سلێمانی بتوانین بچین یاریان لەگەڵ بکەین وەکو یاری 11 یاریزانی بەرەو پێشچوونێکی زۆر باشمان دیوە هەموو کارێک خاڵێکی بۆ دەستپێک و خاڵێکی بۆ کۆتایی هەیە لە پرۆگرامی ئەمڕۆی هیران و نازەنیندا ماڵ ئاوایی لە پرۆگرامی کاروان و ماڵ ئاوایی لە شارە جوانەکەی هیران و نازەنین دەکەین تا کاروانێکی تر و تا شارێکی تر و تا هونەرمەندێکی تر بە جوانترین لە کاتەکانتان دەستپێرم بە گۆرانیەک دەتانگەیەنمە ئەو خاڵەی کە پڕ لە جوانی ئێوارێ و دوانسکم لێ وەرگرا ئێوارێ و دوانسکم لێ وەرگرا سەفەر سەختە و کۆچی سوورم پڕکە سەرا سەفەر سەختە و کۆچی سوورم پڕکە سەرا سەفەر وا بەڕێوەم بۆ ئەولانەی ئەم هەژێنێ کاتی کۆچە و من دڵنیا نەشم کوژێ